سڵاتان لێ بێ ئەم کاتتان باش ئاواتم لە پرۆگرامی کاندید و خەڵک لەگەڵتانم پرۆگرامی کاندید و خەڵک پرۆگرامێکی تازەی کەناڵی ئاسمانی کەرکووکە لەگەڵ کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی 222 لەگەڵ خەڵک گفتوگۆ دەکەن و ڕاوبۆچوونی خەڵک وەردەگرن و کارنامەی خۆیان و لیستەکەیان لە نێو پرۆگرامدا بە خەڵکی ئاشنا دەکەن. یەکەمین پرۆگرامی کاندید و خەڵک لەگەڵ کاندیدی ژمارە 15 لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ئاوێستا دەبێت. بێکەوە گفتوگۆیەک دەکەین و ڕاوبۆچوونی خەڵکیش وەردەگرین. ئێوەش بینەر بن. چۆنی کاک ئاوێستا؟ سڵاو بەخێر بێن. زۆر سپاس دروستیتان چۆنە؟ باشین زۆر سپاس ئێوە چۆنن؟ باش بن زۆر سپاس کە پرۆگرامەکەت قبول کرد. وەکو یەکێک لە کاندیدەکانی لیستی 222 کە ئەمڕۆ لەگەڵمان بیت. من سوپاسیەوەکەم بەخێر بێن ئێوە ئەرکتان کێشە و دەستی ماندووبوونی ئێوە و هاوکارانی پشکامیرەش ئەگوشم هیوادارم هەمیشە هەر سەرکەوتوو بن. دەست خۆش بێ. ئامادەی بێکەوە بڕۆین بۆ پرۆگرام؟ فەرموو بۆنە. زۆر باش. کاک ئاوێستا زۆر سپاس کە میواندارێتێکی ئێمەت قبول کرد کە بووی بە میوانی پرۆگرامی یەکەمی کاندید و خەڵک. زۆر سپاس بۆ جەنابتان سوپاسی ماندووبوونتانەکەم. سەرەتا باباسی ئەوم بۆ بکەم نێوانت لەگەڵ شۆفێریات چۆنە؟ من وەڵا حەزەکەی خۆت شۆفێری بکەی؟ من زۆر جار ئەگەر هیچی شوکار و ئیلتیزام نەبێ بەڵێ حەزەکەم خۆم شۆفێری بکەم چونکە بەڕاستی کە لە سەکنا دانیشی دایمەن بە حەزەرترەبی لە ئەو کاتی کە شۆفێریەکەی و بەڵام بە حکمیەوەی کە هەندێک جار ئیلتیزاماتی وەڵامدانەوەی تەلەفۆن یاخود ئیلتیزاماتی ڕایکردنی کارەکان بەڕاستی جاری وایە چکا بێتە مخالەفە ینی خۆم سارە لێ ناخڕم بەڵام هەر کاتێک کە کاتم هەبێ پێم خۆشە خۆم شۆفێری هەنێک جار ئەڵێن کاک ئاوێستا هەنێک جار ئەڵێن بۆ نونەکە کەسێک خۆی شۆفێر بێ بەڵام لە سەکنادا بنیشەوەکو شۆفێرەکە هیلاکە ئێستا بۆ بنزین و بەتاکید لەبەرەوەی زۆر جار ئەو کەسە وا هەستەکەکەەوەی شۆفێریەکە لە ئاستی توانای خۆیانی ینی وەکو خۆی شۆفێری ناکە بەڵام خۆی لە ڕاستیە بەو جۆرە نییە. زۆر باشە بە باسی هینم بۆ بکە باسی کارنامەی حزبی یەکێتی نیشتیمانی کوردستانم بۆ بکە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لیستی ژمارە 222 کارنامەکەی چییە بۆ پەرلەمانی عێراق؟ خۆی هەر لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کارنامەیەکی و بەرنامە و ڕێبازێک لەلایەن سەرۆک مام جەلالەوە دانراوە بۆ خزمەتکردنی میلەتەکەمان و بە تایبەتی ئێمە هەموو کات لە مەرحەلی هەڵبژاردنەکان بە پاڵپشت بەو بەرنامانەی کە دانراوە لە ڕابردووە ئێمە بەرنامەکان بە پێی کات و سات و بە پێی ڕۆژەکان بە پێی پێداویستی بە پێی پێویستیەکانی ڕۆژگار کارمان کردووە کە خزمەت بە میلەتەکەمان بکات لە هەر لایەک لە هەر شوێنێک بێت لە لە کوردستان بێت لە عێراق بێت بۆیە ئەم جارش بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خولی شەشەم یەکێتی نیشتیمانی کوردستان کارنامەیەکی هەمەلایەن و هەمە چەشنی داناوە بۆ ئەوی کە بتوانین خزمەتی سەرجەمچین و توێژەکان بکەین چکە بەڵێنمان داوە کە هەموو کات خزمەتکاری خەڵک بین و ئەوە ئەبینن کە سەرۆک بافڵ هەمیشە لە هەوڵ و لە گەڕانە بۆ بەدەستهێنانی مافەکانی میلەتەکەی بەڕاستی لە ماندووبوون ناکەوێت سوپاسی خواکەین کە ئەم ئێستایەکێتی نیشتیمانی کوردستان یەکدەنگ و یەک هەڵوێستە و سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئامادەی هەموو هەوڵێکە ئامادەی هەموو کارێکە بۆ ئەوی کە میلەتەکەمان بگەێنێتە کەناری ئارامی و ئێمەش بەدڵنیایەوە هەمومان پاڵپشتێ بین و هەمومان لە بەغا پێکەوە ئەو کارنامە پتۆ بەهێزەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دایناوە توانین جێبەجێ بکەین بۆ خزمەتکردنی میلەتەکەمان. زۆر باشە کاک ئاوێستا بەڕێستان جگەلەوەی کە کاندید یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەبەری ناحیەی قەرەهەنجیرن و مەسوول مەڵبەندی داخۆخن. بەڵێ باشە چۆن توانیوتە پۆستە حزبیەکەت بۆ کاری حکومی بەکاربێنیانی بۆ نمونە لە پۆستی حزبی هەوڵ بدەی من کارێکی باشتر بکەی بۆ زیاتر دانیشتوانی قەرەهەنجیر؟ بەڕاستی پۆستی حزبی و حکومی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری داوە کە
هەر کاتێک کەسێک کادرێک هەواڵێکی خۆی لەو پۆستانەدانێ بە دڵنیاییەوە دەبێ خزمەتکاری خەڵک بێ دەبێ هەموو بیرکردنەوە و توانای خۆی بۆ خزمەتکردنی خەڵک بەکاربێنێ چکە کەسێک جێی نابێتەوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بە جۆرێک لە جۆرەکان دانیشێ کورسی و مەسئولیت بۆ بەژەوەندی شخصی خۆی بەکاربێنێ و بۆیە هەمیشە خزمەتی خەڵک لە پێشینەی کارەکانمانە بۆیە ئێمەش وەکو لە پچراوی مەڵبند وەکو بەڕێوەبەری ناحیە هەمیشە کارەکانمان بۆ بەژەوەندی خەڵک بووە هەمیشە کارەکانمان بۆ بەژەوەندی ئاوەدانکردنەوەی سنوورەکان بووە و ئەوە دەبینی لە هەموو کێشە و گرفتەکانان لە داخوق لە تۆبزاوا لە لەیلان و بە هەمان جۆر لە قەرهەنجیر هەموو پاڵپشت بووینە کە ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە خزمەتی خەڵک و جەماوەرەکەی خۆی و لە خزمەتی سەرجەملەتەوەکان بووە بە دڵنیاییشەوە ئێمە لە هەر پێگە و پلە و پۆستێک دابین بە شێوازێکی ڕاستەقینە نەک بە دروشم بە کردار خزمەتکاری خەڵکی خۆمان و خزمەتکاری میلەتەکەمانە بین. خۆش بێ سپاس کە وەڵامی پرسیارانت داینەوە ئەم بەشێ پرۆگرام لێرە کۆتایی پێدێنین ئەچینێک لە بازاڕەکانی نێو شاری کەرکووک. زۆر سپاس بۆ جەناب. دەستە خۆش بێ. سپاس. باشی قوربان ئەحواڵە پۆستی حزبی و پۆستی حکومی باسی ئەو کارانەمان کرد باسی ئەو خزمەتانم بۆ بکە کە بە درێژایی کاروانی خەباتی بەڕێستان ئەنجامت داوە. وەڵاهی با یەک شتێکی حەزەکەم ئەو ئیشانەی کە کراوە ینی بەڕاستی ناکرێ ئێمە وەکو منەتێک باسی بکەینەوە هەمووی حەقی خەڵک خۆی بۆ ینی ئەسڵەن تا ئێستا ئەوانەی کە کراوە من هێشتا بە کەمێزانم و پێویستە بە بەرنامەیەکی باشتر و بە تیمی باشتر ئێمە خزمەت بە شار و شارۆچکەکانی خۆمان بکەین بە تایبەتی کەرکووک داوای لێبرد نەکەین بە تایبەتی کەرکووک و قەزا و ناحەکان و گوندەکانی دەوروبەری چونکە بەڕاستی زۆر نەهامەتیان بەسەر هاتووە زۆر کاریان کردووە کە لە زۆر بە جۆرێک وێران بوو گوندەکان کە هەمویان تەختی زەوی کران. سەلام عەلەیکوم. سەلام عەلەیکوم. باش بۆیە ینی بەڕاستی ناکری ئێمە هەمیشە دانیشین باسی ئەوە بکەین ڕاستە بۆ ئەوەی کە تەشجیعوین بۆ هەموو ئەوەی کە خەڵکی تر خزمەتی بە شوێنەکان بکە بۆیە دەکرێت بڵێن کە ئەوە واجبی سەرشانمان بووە و 15 ساڵ خزمەتمان کردووە و بەردەوامیشە ساغبێت. ئەمە یەکێک لە چایخانەکانی شاری کەرکووکە. هەڵمەسە ڕەحمەت. باشی قوربان. چۆنی مامە؟ ئەحواڵە باش. چۆنی قوربان باش. مامۆستا دانیشین؟ باشی ئەحواڵ فەرموو. جەماعەت چۆنن؟ باش. جەماعەت چۆنن باشن؟ چین چایەک بخۆین؟ ئەی بۆ ناچین. فەرموون. سەلام عەلەیکوم باشن. ئەحواڵتان باش. بڕۆ پێشکە. سەلام عەلەیکوم. چۆنن؟ باشن داوای لێبرد نەکەین. برای گەورە. چۆنی مامۆستا؟ عەفو دەست خۆش دەست خۆش زۆر سپاس. چۆنی مامۆستا؟ ئەحواڵ باشە برای گەورەی زۆر سپاس مەمنون. کاکا بێستا بەردەوام بێتە نێو بازاڕ و نێو خەڵک؟ هەر مەجالمە بێ ئازۆرم حەز لێ لەبەرەوەی ڕەفیقی خۆتە بینی خەڵکە بینی بەیەکە و قساکەی دانیشی گفتوگۆکەی هەندێک کێشە هەیە بەرگۆتەکەوێت کە بتوانین لەگەڵ برادەرەکان تا چارەسەری بکەی و پێم خۆشە ینی بەڕاستی ئەو کاتانەی فەراغە یاخود ئەرکم نییە سەردانی بازار بکەم بۆ لای هاوڕێکانم بۆ لای برادەرەکانم. باشە زیاتر لە نێو کەرکووکە یان لە قەرهەنجیر؟ وەڵا پرسیارێکی باشت کرد. قەرهەنجیر بە جۆری ئەوەی کە شوێنێکی زۆر گەشت و گوزاری خۆشەکە لە کاتی
سەیرانە بەخێر بێ سلام علیکم بەخێرات باشید سلامت بێ سەرچاو یەک دووکارێکە ئێمە گەنجێکی کوردین شاری کەرکووکێ مالید نەوەتەکانی نەتەعینمان دۆزی نە هیچمان دۆزی شتێک کارێکمان هیچ شتێکمان بۆ بکەیت بۆ ئەم شارەش خزمەتی ئەم شارە بە سەرچاو ئێوە بڕبڕی پشتی پێشکەوت نیەم شارن دەستان خۆش بێت و بە دڵنیاییەوە ئێمە هەموو کاتێک هەوڵمانداوە کە بتوانین بە عەدالەت ئەو دامەزراندنی یاخود هەر کارێکتر بێتە پێشەوە کە خزمەت بە گەنجانی شارەکەمان بکەین و بە دڵنیاییش گەنج پشتگیری خەڵکەکە پشتگیری من چاوت لەو گەنجانەوە کە ئێمە مالیت نەوەتەکانی هیچمان نە عایەنە نە هیچ نە تەعینات هیچمان زۆر تاوە بۆیە ئێمە هەموو کاتێک هەوڵمانداوە بە شێوازێکی باش ینی کار بکەین بۆی کە خزمەت بە گەنجەکانمان بکەین چونکە من بەڕاستی یانی لە ڕابردووە ئەوەی کە کارمان کردو بۆ دامەزراندنی گەنجەکانمان زۆر دڵخۆشم بۆی کە توانیمانە ژمارەیەکی زۆر من بەڵێ من 15 دەسەلیی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس دەکەم مەمنون سپاس دەکەم چایەکەش هات ما بەدەم چای خواردنەوە چەند پرسیارێک بکەین بەڵێ من ئەویستم وەڵامی ئەوت بدەمەوە بەڕاستی بەداخەوە من وەکو خۆمان وەکو ئیدارە هەموو کاتێک بە نووسراوی فەرمی داوام کردو لە هەموو مستەسمیرەکان بێن لە قەرهەنجی چکە شوێنێکی گەشت و گوزاریە شوێنێکە کە لە وەرزی بەهارە هەموو خەڵکی کەرکوو خێزانەکان دێن بەرە و قەرهەنجیر و سنووری قەرهەنجیر بۆی کە لەوێ کاتێکی خۆش بەسەر بەرن و بۆیە داوامان کردو کە بازارێکی مۆدرێن لەو سنووریا بکرێتەوە بەرنامەشمان بۆی داناوە پلانیشمان بۆی داناوە لە پاس بەشێکی ئەم پرۆگرامەش ئەبینە قەرهەنجیر لەوێش بەڵێ گوزاری قەرهەنجیر و کاروانی ئاوەدانی قەرهەنجیری شەکر ئینشاءالله زۆر زۆر باشە لێرە پێم بڵێ چایخۆرێکی باشین من وەڵاهی حەزم لە چای هەیە ئەرۆڵا بەس بەڕاستی حەزم لە چایە لە پیاڵی ئەلم نەوە پیاڵەیە بچوو لەمانە بەڵێ ئەرۆڵا ئەمە یەکێکە لە بازاڕە دیارەکانی کەرکووک بازاڕی حەسیرەکەی حەسیرەیات ئەمە مۆرجی شاری کەرکووکە لە مۆرجی ئەمە شوێنی یادگاری مناڵیمانە بەڕاستی با بچین یەکێک لە دوکانەکانی نێو حەسیرەکە با بزانین لەگەڵ خێزانەکە تا چەند ئەخود نێوانتان لەگەڵ بازاڕی و هاتوچۆتان بێت وەڵاهی هەر مەجال هەبێ من هەموو جارێڵێم ینی خۆتان نەتوانن بەڵام وابزانام ئەوە نایخواانە بێ هەر خۆت بچی لەگەڵ هەر مەجالە بێ خۆشم حەزەکەم ینی پێکەوە چین پێداویستی ماڵەکردن ینی زۆر شت هەیە تایبەتە ئەبێ هەری پێداویستی ماڵ ئەنی دەبێ خۆمان بچین بیکڕین و بە دڵنیاییشەوە زۆربەی شتەکانیش بە تەوافقەکەین بەڵام هەندێک شتی ڕۆژانە و شتی ماڵ پێویستە ینی ڕێی ئەوانی لەسەر چکە بەڕاستی ئەوان زیاتر خەریکی زۆر باشە ئەمە خاوەنی دوکانەکەت چۆنی کاکە باشی خۆ بازاڕت داد ئینشەڵڵا هاتی لێرە نەبووی تۆ دەوەستی دوکانەکەمان کرد باسمان کردوتمان ماشەڵڵا خۆ ڕزقی بدە هەموو پێداویستەکەی ناو ماڵی ئامادە کردووە لێرە بۆ سپاسی ئەوەکەین دەستان خۆش بێ ئەم دوکانە پێشتر ئاماژەم پێداما ڕێی دووری بۆ خێزانەکان چوو کردوەوە ئاسانە کردەوە دەستەکان کاک لوقمان داواکاریتان چییە وەکو کاسبکارانی بازاڕی حەسیرەکەی شاری کەرکووک ئێستا هەمووان ئەزانین وردە وردە نزیکە بینەوە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە نێو بازاڕن لە نێو خەڵکن کاگابەستەیەکە کە لە کاندیدەکانی لیستی 222 بە ژمارە 15 هاتۆ جۆرە داواکاریەکانی بەڕێستان بگرێت چیتان هەیە ئێوە داوای شارەکە خۆشکرێ و شارەکەیشی تیا بکرێت و کەسابەتی تیا بکرێەوە ئەمانی تیا بکە خەڵک ئەوەیە خەڵک هیچ شتێنە دەستان خۆش بێ بە تاکید ینی هەموو کاتیش کاک لوقمان کەسێکی دیاری ئەم دەبەرێ و ئەم گوزەرێ و ئەم بازارە هەموو کاتێکیش یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی داوە کە ئەمن و ئاسایش بۆ شارەکان دابین بکە و هەموو کاتێکیش ئێمە پێشتریش ئاماژەمان پێدا هەر کادرێکمان هەر کەسێکمان لە هەر پلە پۆستێکی ئیداری و حزبیا بێ بێگومان دەبێ خزمەتکاری خەڵک بێ دەبێ با باشتریشیەوە خزمەت بە هەم شارەکەی هەم میلەتەکەی بکات دەست خۆش زۆر سپاس بژیت سپاس باش کاگاڤێستا ئەم بەشەی پرۆگرام لێرە کۆتایی پێدێنین باشە بەشی دووەممان لە قەرهەنجیر بەردەوام پێدەین خێر بێن زۆر باشە بەردەوام دەبێت.
کاکا فێستا بەشی دووەمی پرۆگرامەکە لە نێو قەرەهەنجیرین بەڕێستان بەڕێوبەری ناحیەی قەرەهەنجیرن بەڵێ لە ماوەکانی ڕابردوو بەر لە چەند مانگێک بێکەوە پرۆگرامێکمان لە قەرەهەنجیر کرد پرۆگرامی ڕوبەڕوو سەبارەت بە پرۆژە خزمەتگوزاریەکان لە نێو قەرەهەنجیر ئەو کاتە لەگەڵ هاوڵاتیانی قەرەهەنجیر گفتوگۆمان کرد و باسییان لەو پرۆژانە کرد کە لە نێو قەرەهەنجیرا جێبەجێکرێ باسی کاروانی ئاوەدانکردنەوەی قەرەهەنجیر و گوندەکانی قەرەهەنجیرم بۆ بکە کاروانی ئاوادانکردنەوەی قەرەهەنجیر و گوندەکانی دەوروبەری لە ڕابردووە هەمیشە هەوڵمان داوە کە باشترین خزمەتگوزاری بگەێنین و لە ئێستاە هەموو ئەوەی کە پێویستە ئامادەکاری بۆ کراوە و لە داهاتووشدا دڵنیا بن لە خزمەتکردنی قەرەهەنجیر و ئاوادانکردنەوەی کەرکووک و گوندەکانی دەوروبەری ناوەستین بە دڵنیاییەوە ئەمێ ئەوەش ڕاستکەمەوە کاک ئاڤێستا جلەکانی گۆڕیوە لەبەرەوەی کاک ئاڤێستا وەرزشوانەوە چەند خولەکێکی تریش یاریتان هەیە ئێمەش بینێری یاریەکە بین و هەوڵەدەین یاریەکەش ڤیددیۆ بکەین بۆتان لە بەشێکی پرۆگرامەکەیە یاریزانێکی چۆنی خراپ نیم و تەمەنیش تۆزێک ئەوە کا بەڵام باشە یاریزانێکی خراپ نیم وەسەتم جارێک گۆڵێکم بینی دوو گۆڵ بوو بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک دوو گۆڵی ئەنجامدا یاریەکی دۆستانە بوو لەگەڵ ڕۆژنامە نووسانی سلێمانی باڵێ بە تەچیت هەر خۆشم بە تایبەتی حەزم لە وەرزشە بەڵام بە تایبەت یاری دوو گۆڵی ئەمڕۆ لەو بڕوایە کە بیبیتەوە وەڵاهی نازانم ئەوانەی بەرامبەریش بەقوەتن گەنجن بەڵام یاریکی ناوخۆیە بەڵام لە هەموو کاتێکە هەر پێمان خۆشە بیبین یاریێکی دۆستانەیە دۆستانەیە بڵێ دۆستانێ زۆر باشەمەش بینەری یاریەکە بین و لە کاتی یاریەکەشا گفتوگۆت لەگەڵەکەم بزانم معنەویاتتان چۆنە لە کاتی ئینشاءالله زۆر باشە کاک ئاڤێستا قەرەهەنجیر شوێنێکی گەشتیاریە باشە لە ڕووی کەرتی گەشتیاریەوە ئێوەکو بەڕێوبەری ناحیەی قەرەهەنجیر چیتان کردووە بۆ ئەوەی زیاتر لە ڕووی گەشتیاری و قەرەهەنجیر بەرەو پێشتر بن ئێستا گەشتیارێکی زۆر خەڵکێکی زۆر بۆ گەشتیاری ڕووی تێدەکەن بەڵام هەندێک پێداویستی گەشتیاری هەیە کە پێویستە لە هەر ناوچێکی گەشتیاری هەبێ بەڵام من لە قەرەهەنجیر بەدی ناکەم باشە بابەتی ناوچەی گەشتیاری بەڵێ قەرەهەنجیرێکێکە لە ناوچە گەشتیارە زۆر جوانەکان لە سنووری پارێزگای کەرکووک و هەموو ساڵێک ئێمە ئامادەکاریەکەین بۆ خزمەتکردی ئەو گەشتیارانەی کە دێن بۆی کاتێکی خۆش بەسەر بەرن بەڵام بەداخەوە ئێمە چەندین جار داوامان کردووە کە کەسانێک بێن پرۆژەی استثماری لە بواری گەشت و گوزارە لێرە بکەن یاخود بە جۆرێک لە جۆرەکان هەندێک پێداویستی زۆر تایبەت لێرە دابین بکەن بۆی کە بتوان خەڵک سوودی لێ ببینێ بەڵام هەنگاوەکان بەڕاستی لەو ڕۆ بە سستی ڕۆشتویانی بۆ لەبەرەوەی پەیوەندیدارە بە ئیستثماری کەرکووکەوە بە مستەسبیرەکانی کەرکووکەوە بۆی کە بتوانن لێرە باشترین خزمەتگوزاری لە ڕێی پرۆژەی استثماریەکانەوە بە پێشکەش بە خەڵکی گەشتیاری ئەم ناوچێ بکەن و بۆیە من لێرەشەوە ڕای دەگەێنم ئامادەی ئاسان هەموو ئاسانکاریەکی بۆ هەر کەسێک کە بێت لەم سنوورە خزمەت بکە و ئێمەش بە دڵنیایەوە خزمەت یەکەین چونکە لە نەتیجە خزمەتی خەڵکی خۆمانی پێکەین زۆر باشە هاتینە شوێنێک لە قەرەهەنجیر کە ویست چایخانەیەەکە ئەبینین پیاوانی قەرەهەنجیر لێرە دانیشتون یاریەکەن و چای ئەخۆنەوە تۆز چایخۆرێکی باشی لە کەرکووکی شار لە چایخانەیەک دانیشتین چایمان خواردەوە با لێرە بچین سێری یاریەکان کە بزانین یاریەکانیان سپاس ئەو هاوڕیانم ئەلێن تەبعاً بەجددی لە هەندێک یاریە زۆر شارەزان بۆیە گرێوێکش لە بینمانە ئینشەڵا ئەم جارە ئێمە بین بەڵام خۆی هەر بیبینەوە بیدۆڕین هەرە بێ ئێمە لە خزمەتیان نبی زۆر باشە با بچین تۆزێک لە لای یاریەکان بین بزانین یاری چیەکەن ئەو یاریانەی کە لێرە ئەکرێم تۆی ئەو یاریانە ئەنجام بەدە یاری یاریکەن ئەروەڵا ئەیبوونا یاریزانێکی باشی یاریزانی زۆر باشی تیا ئەوە هەموو ئەم هەواڵانە لەگەڵ زۆریان یاریم کردو هەندێکی باشم دەستان خۆش سەلام عەلەیکم سەلام عەلەیکم سڵاوتان لێبێ باشن کامتان براون یاری ئەزنیف ئەکەن یان عەدل ئەمرە هاتۆتەوە حتممە نەمێ براوە بێ مامۆستا چۆنن ئەحواڵتان یاریەکەتان ئەزنیفە یان عەدلە ئەزنیفەکەن ئەمە پێنج خاڵ نامجەبار چۆنی کاک ئاڤێستا نێوانت لەگەڵ ئەم یاریانەیە چۆنە؟ وەڵا بیڵن یاریکەین باشین بەڵام بەخوا لیان نابینەوە لەبەروی ماشەڵڵامان خیبری چاکە
لە مناڵیەوە یاریەکەن هەر لەناو دارکەکەی و گڵغاڵەکەن و یاری دەکەین با بشەشەکەی دەی لەشتان ساغ دەستان خۆش بێت کاگڕۆکان چۆنی ئەو مامە لە مەرتەبەی مامە داواکاری لەم مامە شێخە تاسێ ناو ئەم مەزوعیمە مانگی کولی مانگی ئەبێ تاقم پێش سیارەکەمە لیژنەیەکمان دروست کردووە هەر بۆ ئاگاداری داومانەتە شورتە و ئاسایش شارەوانی ئەوانەی پێویست نییە بە لە ڕاستەوانەی پێویست نیە دڵنیا بە هەموو چارەسەرەکە دڵنیا بە دڵنیایەوەیکەین بە کتاب و بە ئەمر کردومە مامۆستا چۆنی ئای بچیت خۆش بخۆش باشی ئەحواڵت زۆر سپاس مامۆستای زمانی ئینگلیزیت بووم بەڵێ لە کاتی خۆیان ئێستا خان نشینی بەڵێ خەنش مامۆستا گیان چۆنی ئای بچیت چۆنی چاکی ئەحواڵە باشی ماچەکەم زۆر سپاس مەمنون ئەمە یەکێکە لە ڕەمزەکان سەردانی قەرەهەنجیرەکەی وایە بەڵێ بەردەوام هۆکارێکێکەوە بەردەوام سەردانی قەرەهەنجیر بکەی ئەوەی کە دێتە تەمەنی ئێمەوە تۆزێ لە ڕووی دەرونیەوە حەز ناکە لە شۆنی تەنگ بێ لە ناو ماڵەکە لە ناو شۆنێکی تەنگ لە ناو قەڵەباڵخی گەرگوک دەرەچین هەم هەواکەی خۆشترە وامش کۆمەڵی خەڵکی باشە لێرانە ئەوان شەبینین و بەرحەوەیانەکەین و چایەکە خۆینەوە قاوەیەکە خۆینەوە تاوڵێک ڕەمزی ئێرە بەڵێ ئێستا سەرقاڵی چی بووی ئێستا بابەتێکم بەدەستەوەیە لەسەر ڕووداوەکانی چواردەی تەموزی 1950 ماوەیەکە ئیشی تیاکەم ئێشاش ڕەنگە ئیشی ساڵێکی تری تیاما بێت هەتا تەواویکەم باش کاگاێستا بەڕێبەری ناحێ قەرەهەنجیرە ئێستا یەکێکە لە کاندیدەکانی پەرلەمانی عێراق ژمارە 15 و 222 مامی منە سپاس هەر بابرێن شێخا وێستا ئێمە دەو پێشتشەی ناسین ینی وەرەو ئێستا ینی واز دووبارە ماوەیەکە یەکتریمان نەدیوەتەوە هەتا لە بابهینی مامۆستا لوقمان بەڵێ بەڕەحمەت بێ ئەو جەنابەت ئەستای ئەو وتارەتدا ئێمە شتێکە بووین لەوانی کە لێ بووین هیواداری سەرکەوتنی بۆ دەخوازم بۆ هەموو ئینسانێکی باش کە بتوانێت خزمەت بکە زۆر زۆر سپاس دەست خۆش مامەی کاکسیوانێکێکە لەوانی کە ئێستا پێش جەنابتان چوی سەردانمان کردن بۆ لای کچەکەی کە بەڕاستی بووە جێگەی شانازی بۆ هەمومان کە نمرەی 98 و شتێکی هێناوە کە ئێمە هەمومان پاڵپشتین و هەمووشمان شانازی پێوەکەین چونکە ئێمە وەک مام و برازە سەردانمان کردو نەک وەکو بەڕێوەبەری ناحێ لەبەرەوەی سەرکەوتنەکەی سەرکەوتنە نەک هەر بۆ ماڵ و بنەماڵێکان بەڵکو بۆ قەرەهەنجیر و بۆ سنوورەکەش بەڕاستی کە هیوای ئەوەی بۆ خوازینوە لەوێ ژەر بەڵێنمان پێدا تاکو وەگاتە ئەو ئاستەی کە خۆی پێی خۆشە بۆی سەربەرزمان کات ئێمە هاوکار و پاڵپشتیان دەبین لەشتان ساغ بەریاخوا پیرۆزی بێ بە هیوای سەرکەوتنی زیاتر چه هەستێکت هەبوو کە لەو کاتەیە لەو حاڵەتەیە وڵاتە من حاڵەتێکی زۆر خۆشە هەستمان کرد ماندووبوونەکەمان لەگەڵیا و ماندووبوونی خۆی بەزاح نەچوو 98 وەردە بەڵام بۆ هەرێمە گەر بچێتە هەرێم لەبەرەوەی لوغەی عەرەبی لا دەنەچێتە 99 زۆر احتمالەکرێت لە طب عامەری گرن لەشتان ساغ بێ دەست خۆش باس کاکا بژیت پیرۆزی بێ کاکا ئێستا هاتینە یاریگای قەرەهەنجیر ئێستا حالێن یاری هەیە بەڵێ بەڕێزیشتان وەرزی شوانەوانە من ئەروەڵا هاتوم بۆ یاری چاوەڕێیەوەکەم و بچم بۆ یاریەکەی خۆم جلوبەرگەکانت هەمووی ئامادە جلەکانت بگۆڕێ بەتاکید ئەوە گۆڵی دۆمیشمان کرد گۆڵی فەریقی ئێوە دوو گۆڵ بەڵێ فەریقی بەرامبەرتان هێشتا گۆڵیان نەکردووە بەڵێ باش تۆش ئەبینین بابزانین لە ئینشاءالله هەوڵە دەین گۆڵ بکەین بەڵام ئیتر هاوڕەکانیشمان گۆڵ بکەنەوە هەر خۆمانین فەرقی نییە زۆر باشە تۆ چلەکانی خۆت بگۆڕە بچۆ یاری لە گێمی یەکەمە کۆتایی گێمی یەکەمە جارێکتر گفتوگۆ دەکەینەوە بابزانین یاریەکە چۆن بوو باشە دەسەکانتان خۆش فەرموو زۆر سپاس بژیت گێمی یەکەمی یاریەکە تەواو بووە ئێستا کاک ئافێستا دانیشتۆ لەگەڵ یاریزانەکانی تیپی بەرامبەریش بێ کۆ دانیشتن بابزانین گێمی یەکەم چۆن بوو کاک ئافێستا چۆنی چۆنن ئێوە چۆنن باش حواڵت با دانیشم ئەفۆن کاکە
یاریەکە چۆن بوو؟ یاریکی زۆر خۆش بوو دیە لە نێوان گەنجانی قەرەنجیرە بەڵام زۆر بە حەماسەوەیە ئەو تیپەی من یاری بۆکەم تاوان من هەردوو تیپەکەم هەردوو کیبەی خۆمەزانم بەزە و تیپە یاری بۆکەم دوو گۆڵمان کردو خۆشم گۆڵێکم فەوتان لەبەر گۆڵچەکە برادەرمانی خۆش نەبوو دووجار سێ گۆڵ لە ماوەی دەدەقێ ئەوە خۆش نییە و هیوای سەرکەوتن بە هەردوو لاخوازم هیوادارم گێمێک ماوە بەڵێ هیوادارم وەرزش ببێتە بناغەی تەبایی و برایەتی لە هەموو شار و شارۆچکەکان وەنەتەوەکەمان بەڕاستی بڕوای ببینەوە ئینشاءڵڵی بینەوە تۆ لە تیپی بەرامبەری مایکەکە وەرگرا کاگا بەسا یاریزانێکی چۆنە؟ وەڵا یارزانێکی بەتوانەیە و بەهرەمەندە و زۆر باشە باش دوو گۆڵدان خواردووە بەڵێ ئەتەمان گۆڵی تر خۆنیان گۆڵەکەن ئیشاڵا گۆڵەکەین بەهێزنێوەش بەڵێ عیبمانە بەس چەندێ غەڵەتێکمانەیە و شاڵا لەم جێمەیە چاکەکەین و گۆڕانکاری بەیان گۆڵ چیە بۆ منیش دەی زۆر باشە ئەمە گۆڵ چییە؟ ئەمە یاریزانی ئێمەیە تۆ جلەکانمان حەزمان کرد دەنگ و ڕەنگی جیاواز بێت بەستاری ئێستانی ئێمە دیاری کەشمان پێکەوە کردووە ئەمە یەکەم جارمان نییە لە 2010 شەر ئێمە کاگاوەسە لە 2010 شەر یاری لەگەڵمان نەکردووە و کاتی مەجالیە بێ بەپێی مەجالە دێ یاریمان لەگەڵاک هەیە کاگاوەسە یارزانە باشە بەڵام بەداخەوە ئێستا بۆ گۆڵی بکردایەمان کردە سێ گۆڵ بەس ئیشەڵا پشت بەخوا لە گێمی دومەتەقلێکێکماوە گۆڵەمان بۆ بکاتەوە ئیشاڵا ئەم هەندەرە پشتۆلانانش لەوێن چۆنی؟ ئەحواڵت هاتی سێری یاریکەی مایکەکە وەرگرا هاتی سێ یاریکەی حەز بە دوو گۆڵیە تۆش یاریزانی؟ باش لەش ساغ بێنەوەی دوا ڕۆژمانم ئەکید دەست خۆش کاگا بێستا چاوەڕێ گۆڵی زیاتری ئینشاڵڵا پرۆگرامی ئەم جارەی کاندید و خەڵکیشم پێشکەشکردن لەگەڵ کاندیدی ژمارە 15 لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ئاڤێستا شێخ محەممەد تا پرۆگرامێکی تر و کاندیدێکی تر هەر شاد بن. خواتان لەگەڵ.